دوای 6 ساڵ کارکردن لە پرۆژەیەکی نیشتەجێبوون لە گەڕەکی دڵزیان لە قەزای سۆران، لە ئێستادا کارکردن لە پرۆژەکە بەهۆی قەیرانی دارایی وەستاوە. ئەوەی جێگەی نیگەرانی هاوڵاتیانیشە ئەوەیە پێشتر پرۆژەکە بە ناوی کرێنشینان دروست کرابوو، بەڵام لە ئێستادا بڕیارە پرۆژەکە بدرێتە کەسوکاری شەهیدانی شەڕی داعش. یەکێنی شەجبوونەکان لەبەرەوەی ڕاوەستا ئێستا بەپێی دوای دەستپێکردنی شەڕی داعش تەبعەنەمە لە سنووری خۆمان کۆمەڵێکی زۆری شەهیدی شەڕی داعشمان هەنا، بۆیە ئیتفاقی لە ئەنجومەنی وەزیران کرایە کە ئەو یەکانێک بەناوی نیشتەجێبوون کە بەشی زۆرینەی خەڵک ناکە بە خۆناغی یەکەم بدرێتە شەهیدانی شەڕی داعش. یعنی ئێستا ئەوە کەوتوتە سەر میراکی وەزارەتی شەهیدان، تەنها چەند خزمەتگوزارێکی کچکەی ماوە بکاو لەو ماوەیدا قەرارویە دابەش بکرێت بەسەر بنەماڵ شەهیدان. ئەوە قەیرانی داراییش دروست بوو. بەڕێوەبەری شەهیدان و ئەنفالکراوەکانی سۆرانیش دەڵێ ئەگەر پەلا نەکرێت لە دابەشکردنی یەکە نیشتەجێبوونەکە، ئەوە پرۆژەکە بەرەو خراببوون و تێکچوون دەچێت، چونکە ماوەیەکی زۆرە دروستکراون و پێویستە کەم و کووریەکانیش چارەسەر بکرێن. بەڵام لە هەمان کاتیشدا ئەگەر قەرارە بدرێت بە کەسوکاری سەربەرزی شەهیدان، بەڕاستی ئەو شوقانە ئێستا ئەگەر لەو مدەتەیەدا دابش نەکرێن وردە بەرەو خراببوون دەچن، چونکە ینی ماوەیەکی زۆر ئەم یەکە نیشتەجێبوونانە دروست کراون. سەرۆکی کۆمەڵەی داکۆچی لە مافی کرێنشینان لە سۆران ناڕازیە لەوەی حکوومەت پرۆژەکەی گۆڕیوە و داوا دەکا ئەو پرۆژەیە بدەنەوە بە کرێنشینان، چونکە پرۆژەکە بە ناوی ئەوانەوە بووە خەڵکانی هەژار و نەدار لە سۆران لە کرێدان و سوودمەند نەبوون. چەند ساڵێک بەر لە ئێستا پرۆژەیەک دەرچوو لە دێرزیان بە ناوی کرێنشینان. دواتر پرۆژەکە هات کۆتایی پێبێت، حکوومەتی هەرێم گۆڕی. بەڕاستی گۆڕینەکە سەرەتایی کۆمەڵی کرێنشینان بوو، ناکرێ حکوومەت پرۆژەیەک بە ناوی کۆمەڵی کرێنشینان دروست بکات و دواتر بیگۆڕێ بیدەتە کەسوکاری شەهیدان. ڕاستە ئێمە لەگەڵین کەسوکاری شەهیدان شایەنی زیاترن، بەڕاستی یعنی خوێنیان بەخشیوە لە پێناوی ئەو کوردستانە، ئەکرا پرۆژەیەکی تر بۆ ئەوان دروست بکرێت. هەر وەکو پێشتر گوتم باری داراییان بەڕاستی خەڵکانێک هەنە کرێنشینن، تەنانەت کرێی خانوویان نییە، خەڵکانێک هەنە تاکو ئێستا 7 مانگە کرێیان نەداوە ئەی خانووی. بەڕاستی وەزع و گوزەرانیان زۆر لەو پەڕی خراپیدا. کێشەی کرێنشینان یەکێکە لەو کێشە بەردەوامانەی لە هەرێمی کوردستان نەتوانراوە چارەسەر بکرێت و چارەسەری گونجاوی بۆ بدۆزرێتەوە. ئەمە لە کاتێکدا لەو قەزایە 4000 کرێنشین بوونی هەیە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.